ای رفیقانی طریقت دردی عشقم چارکی بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوونەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست مامۆستا چالاک سیدیق مامۆستا گیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا ئامادەی زۆر سپاستانەکەم منیش خۆشحاڵم کە منتان بەسەر کردەوە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە سپاستانەکەم سپاس مامۆستا گیان خۆشحاڵم کە ئێمە لە خزمەت جنابتین بەرنامەی ئاوێنەی هونەر بەرنامەی هەموو هونەرمەندێک هیوادارە هونەرمەندان کە پێیان خۆش بێت هەر کامێکیان لە هەر گۆشەیەک لەم کوردستانە بن ئێمە بچینە خزمەتیان و بە هەر حاڵ لەم تریبۆنەوە باسی ژیانی خۆیان و بەرهەمەکانیان بکەن بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست مامۆستا سەرەتا دەستپێکردنی بەرنامەکە پێم خۆشە خۆ ناساننێکت هەبێت بۆ بینەرانی بەڕێز کە مامۆستا چالاک سیدیق کیە. بەڵێ من ناوم چالاک سیدیق حەسەنە لە شاری کەرکووک لە گوندێکی شاری کەرکووک لەدایکبووم لە سیوەکی 12 ساڵی 1965 قوتابخانەی سەرەتایم لەوێ تەواو کردو لە شاری کەرکووک و لە ڕاستیشە هەر پۆلە و هەر کلاسەی بڵێن لە قوتابخانەیەک تەوام کردووە لەبەر دەربەدەری و ئەو ژیان سەختەی ئەو کاتانە ئیتر دوای پێمانگای هونەرە جوانەکانم تەواو کردووە لە بەشی مۆزیک دبلۆمی مۆزیک ئەم ساڵیش بە کەلێرەس لە بواری مۆزیکە لە زانکۆی بەغا خۆیار بێ بەدەستی هێنم هیوادارمە سەرکەوتووبی زۆر سپاس دەکەم بنەماڵە پێشمەرگە شیوانە کاتی مناڵی تا هەرزەکاری و ئەو دوایشم باوکم هەر لە سیاست و لە وەختی مناڵیم پێشمەرگە بوو تر بۆیە ئێمەش لەگەڵ ئەو دەربەدەرە بووین ئەرەوەڵاوەکەوتم ئاماژەم پێکرد قوتابخانەی سەرەتاییم لە 6 قوتابخانەیە خوێنەوە کە هەر ساڵی لە شوێنێک کە باوکت پێشمەرگە بوو بۆ خۆتیش بەرحاڵ
هەست دەکرد کە لە باوکیکی شۆڕژگێڕی ئەو هەست و ئیحساسە لە لای کوڕە پێشمەرگەیەک چۆن بوو کە باوکی لە لای نەبێ بەهەرحاڵ بتوانێت درێژە بە چالاکی خۆی بە ژیانی خۆی بە. بەڵێ دیارە لە کاتی مناڵی ئێمە کەوتە ساڵانی 1970 و 5 و 6 و ئەو ساڵانەی کە گەلی کورد لەگەڵ ڕژێمی ئەو کاتەی عێراقا شۆڕشێکی درێژخایانی بەرپا کرد بوو بە تایبەتی 1970 1974 عنیوان نزیکەی وابزانم 38 ساڵ پێش ئیستا ڕەنگە ئێمە بە بەردەوامی واکم چووکە کادرێکی سیاسی بوو لەو کاتانەیە خوێنەوار بوو لەو بوارانەیە بە بەردەوامی کاریگەری لەسەر من هەبوو کە من کوڕە گەورەی بنەماڵەکەی خۆمانم باوکی خۆمم بە بەردەوامی من گوێم لەوان ئەگرت کە هەر کاتێک ئیتر کە باسی کوردایەتی و باسی سیاست و کێشەی کورد و ئەمە ڕەنگی دابووە بەڵام دواتر من لە هەمان کاتار ڕۆ هونەرێکش کاریگەری لەسەر من هەبوو ڕۆ مۆسیقایەکە ینی نازانم چۆن مۆسیقات چووە ناوهەست و سۆزمەوە بە گوێگرتن و بە ئەو کاتانەی لە رادیۆ کوردیەکان و گۆرانی و مۆسیقە خۆشانەی کە گوێبیستیە بووین لەگەڵ ئەوەی کە لە باوکو کە سوکار و گوێم لێ بوو کە ئەبێ کوردوا بێ و ئینسانی کوردی ئەبێ بەو شێوە بێ شۆڕژگێڕ بێت و یانێ و بنەمانەی کە کاتی خۆی بۆ قوتابخانە بۆ ئێمە ئەوە ڕنگدانەوەی هەبووکەوە مرۆڤ ئەبێ شتێکی لێ دەربچێە هەر مرۆڤێکی ئاسایی نەبێت و ئەبێ خزمەتی نیشتیمانەکەی بکات بە ئەگەر بە ناشتنی نەمامێکیش بێت وایە بێگومان هەمومان ئەبێ بەم ڕێگادا بڕوین و خزمەت بکەین بە نیشتمان و بە خاکەکەی خۆمان لە بنەماڵە کەس هەبوو کە ڕۆشنبیری هونەری هەبێت ئێوەی هاندا بێ بۆ هونەر یانە هەر جنابەت شاری گشت پێکرد بە گوێگرتن لەمولەوە بوو. من بەڕاستیەوەی کە دایکمە گێڕێتەوە کە مناڵ بووم یاریم بە کارتۆنی کاغز و مقەبا و ئەو شتەی ئەو کاتانە قەوانم پێ دروستە کردیا ئەو دەستگا و هینە دەنگیانەی کە ئەو کاتانە تا باو بوو بۆ نمونە هی حەسەن زیرەکە بوو ئەو متەمەی حەسەن زیرەکە ئەوە هی برایانی زیزیە ئەوە هی فڵانە کەسە من خۆم ئەوم لەبیر نایە ئەمە دیارە لە مناڵیەوە ئەو کاریگەری هەبووە ئەو ساڵانە تەلەڤزیۆنیش تازە پیا ببوو تەلەڤزیۆنی کوردی لە کەرکووکەوە پەخشەکرا زۆر جا مۆسیقای هۆرەی مامۆستا ئەنوەر مەبینی هەر لە خەیاڵما ئەبوویان تیپی مۆسیقای سلێمانی ئەو کاتانە ئامێرەکان مەناسی هەروەها رادیۆ کوردیەکانی زۆر دەوریان هەبوو چی رادیۆی کرماشانی ئەو کاتە ئەو هەموو گۆرانی خۆشانەی لە هونەرمەند حەسەن زیرەک و خاڵقی و ماملێ و هەمویان عەلی مەردان و زۆر گۆرانی تریش کە ڕەنگە گۆرانی بێشەکە ئێستا زۆر ناسراو نەبێ مەسەنێکێک لەوانە گۆرانی کیژۆڵی سوورە گوڵ هی وابزانم هونەرمەند ئیسماعیلی سابوورە ئەو شتانە زۆر کاریگەریە بۆ هەروە رادیۆی کوردی بەغاکە چکە ئەو زەمانە ژیان زۆر سادە بوو هەر ماڵێک یان رادیۆش ڕەنگە لە هەموو ماڵێکە نەبوو بێ بنەماڵە گەورەکان هەیەن ماڵی باپیرەکانم هەردوو لا هەیەن بوو لە کاتێکی دیاریکراویشە هەبوو بڵێن بەیانان ڕەنگە 2 سەعات و شەوان 2 سەعات بە بەردەوامی ئێمە گوێبیستێ بووین بە تایبەتی کە لە لادیە بووین ئەو کاتانە ئەمە کاریگەری زۆری هەبووە دیارە کە ئێمە حەز بکەین لە مۆسیقا بێگومان لە میدیای کوردیا رادیۆ کوردی شۆڕشێکی گەورەی کرد بە تایبەت لە بواری هونەر و مۆسیقای کوردیا و تەنانەت لە بواری چیرۆکیژە کە لە رادیۆ کرماشان وەختی خۆی زۆربەی هونەرمەندان یاوانە کۆمەڵێک زۆر شکوڵای بابان و کاک محەممەدی کەمانگەر و مامۆستا سەید تایر هاشمی و نەمر حەسەن زیرەک و میدیای خێزانی ئەوانە کۆمەڵێک بەڕاستی کاری چاکیان کرد بەڵام بابینە سەر دەستپێکردنی کاری مۆزی کرد کە لەکوێوە دەستت پێ کرد بە هەر حاڵ توانیت ڕێچکایك بۆ خۆت بدۆزیتەوە. بەڵێ من هەر وەکو هی بنەماڵەکەمان من باوکم زیاتر تەئسیراتێکی ئەدەبیاتی لەسەر بوو دایمەن لە ماڵێمە کۆمەڵی دیوانی شعری و شاعیرەکانمانە ناسی لە هەمان کاتە ئەو زۆر حەزی لە مەقامەکانی عەلی مەردان بوو یعنی من لەوەوە ئەوە وەکو ماڵی خۆمان
ماڵی پورێکشم مێردی پورێکم مەقامبێژێکی بەناوبانگ بوو لە کەرکووک حەمە درێژی ناو بە ڕەحمەت بێ لە کاتی ئەو کاتانی تۆپ باران و لە ساڵی 74 زۆر جادەیەکان نەکەوتە بەر تۆپ باران و یان تیارەی و کاتی ڕژێمی بەعس دەیەکانی بردومانە کرد منیان چەند مانگێک ناردە کەرکووک لە ماڵی ئەوانە بمەوان بنەماڵێکی هوەری بوون ڕەنگە ئەوەش کاریگەری هەبوو بێ لەسەر من وەڵامی تر دواتر کە خۆم ناسیەوە لە پۆلی شەشی سەرەتایی کە ئیتر ئینسان بەرەو هەرزەکاری ڕوا یەکەم جار ئامێری وێڵۆنم کڕی کەمانم کڕی شتێکی هەرزان ئەوە سەرەتایەک بوو بۆ دەست پێکردنی من کە چوومە ناو دنیای هونەرەوە.
لە شوێنێک لەدایک بووی کە گوندێکی خەنچیلانە بەناو قرخیا تاڵەبان بەڵێ قرخ و تاڵەبانی پێڵێن دوو دێ نزیکێک نزیکێک لە قرخیا تاڵەبان لە قرخ لە قرخ لەدایک هەر ئاماژەیەک بەو دێ پێم خۆشە باسی بکەیەوە شوێنی زێدەنێت شاعری گەورەی گەلەکەمان شێخ ڕەزا هەر لەوێ لەدایک بووە دیارەوە بزانام بنەماڵی تاڵەبانەکان لەوێەوە گەشتیان کردوە ڕەنگە لەگەڵ بنەماڵی ئێمەیا پێش 200 ساڵ لەوێەوە ئیتر بڵاو بوونەتەوە بە هەموو ناوچەی گەرمیانە شێخ ڕەزا شاعرێکی گەورەیە و ئەدیبێکی گەورەیە شعرێکی جوانی من بە منداڵی لە بیرم بوو حەیرانن ئەتیبا لە علاجی مەرزی من لوقمانی ویساڵت مەگەر ئەو دەردە دەواکە دواتر بەناو تایربەگەوە دایان نابوو هەریەک بەناو یەکێکەوە شیرازی خەڵکی مەهابەت بەڵام وانە بوو لە دیوانەکەی شێخ ڕەزا بەڵێ فەرموو هەروەها شەهیدی گەورەی گەلەکەمان مامەڕی شەشەر خەڵکی شوێنێ بڵێ ئێمەکو بنەماڵە لەو کاتەوە ئەمان ناسین ناوچەی کەرکووک یا کەرکووک بەشی گەرمیان و ئەو ناوچێکە جنابەت لەدایک بووی لەگەڵ گەرمیان و تێکەڵ بە گەرمیانی جا لەویش ئێمە ئەگەر سەرنجماندا بێت یا گوێ بگرین ئێستاش گوێمان لە مامۆستا عەلی مەردانە بە قەتار و خورشیدی و ئای و ئەو مەقامە خۆشانەی کە لە ناوچەی گەرمیانە بووە و لووتکەی مەقاماتی کوردی مامۆستا عەلی مەردانە جا من حەزەکەم جنابەت بە تێرە و تەسەلی باس لە گۆرانی و مۆزیکی ناوچەی گەرمیان بکەی و هەروەها ئەو مەقامانەی کە مامۆستا عەلی مەردان چڕوی یا کەتێ لە هونەرمەندانی تر وەک حسێن عەلی نەمر و ئەوانە وەردگرتووە پێم خۆشە بوو بینەرانی بەڕێز ئەوە مەسەلەن ئای کامەیە خاوکەر کامەیە خۆرشیدی ئەڵاوەیسی ئەمانە حەزەکەم گیان بکەیتەوە دیارە ناوچەی گەرمیان ئیتر کەرکووکیش ئەکەوێتە ئەو شارێکە ئەکەوێتە ناوچەی گەرمیانەوە یان ئەم سەری گەرمیانەکە بەشی شێری پێ ئەبڕێ لەو دەستگا و مەقامە کوردیانە هەڵبەتە هونەرمەندی گەورەی گەلەکەمان عەلی مەردان ئەو شەرەفە گەورەی پێ بڕاوە کە ئەوانەی پێش هەموو کەسێک تۆمار کردووە بۆتە ئەرشیفێکی گەورە پێش هەموو کەسێک ئەو لە فەوتان ڕزگاری کردووە بەڕاستی ئەمە شانازیە گەورەیە بۆ میلەتی کورد کە ئەو دیارە خەڵکی تریش شێوەی تریان تۆمار کردووە بێ ئەوە ینی ئەگەر ئێمە عەلی مەردانیش بخێنە لایەترەوە ناوچەی گەرمیان دیارە ئاوایی و دێهاتێ زۆری لێیە بە حکمی گەرما و ئیتر سروشت و جوغرافیاکەی دیارە سەکۆ و دێوەخان و طبیعەتی ژیانی ئەو سەردەمە کۆڕ و کۆبوونەوە و بە تایبەتی ئەو ماڵانەی کە ینی ماڵە و گەورە ماڵ و ئەوانە بوون ئەمە هەمووی دیارە دیۆخان و شوێنی دانیشتن و ئەوانەی هەبوو من لە ساڵی 1970 وەکو بیرەوەریەکی خۆم تەمەنم 9 ساڵ و 8 ساڵ و ئەو دەوروبەرە بوو باوکم گەڕابەوە وابزان چوبوونە پێنجێن و ئەو ناوە بە حکمەوەی لە وڵاتی ئێران و نزیک بوو لێت ئامێرێکی ڕیکۆردەر یا تەجیلێکی کڕی زەبت لەگەڵی چەند نەوارێکی هێنابەوە ئیتر هەموو خەڵکی گەنجانی دەیەکە لە ماڵی ئێمە کۆبوونەوە زۆربەی شەوەکان شتیان تۆمارە کرد یەکێک لەوانە لە بیرمە مەقامی ئای بوو بە دەنگی پیاە کاک عەلی نابوو خوا لێی خۆش بێ ئەمری خوای کردووە دەنگی خۆش بوو عەلەی عەزەیان پێوت تا بەو ناوە من یەکەم جار لێوی گوێم لە ئای بوو ینی وەکو ئینسان کە فامەکاتەوە وتی مەقامێکی ئاڵێم و مەقامێکی خۆش بوو دیارە دواتر لە زۆر شوێن ینی جاری وا هەبوو کە ئەسران لەسەر سەکۆ و لەسەر حەوزەکان دانیشتن من گوێم لە ئەڵاوەیسی ئەبوو هەندێک کەسەوت ئەمە قەتارە و ئەوە خاوکەرە و ئەم شتانە زۆر ئەوترا ئیتر دواتر دیارەکە ئینسان بچێتە ناو کاروباری هونەریە و وردە وردە مەسلەی هونەر ببێتە پسپۆریش من بە حکمی ئەوە هەر لە مناڵیەوە ئەم شتانەمان جیا کردەوە و لە خوێندنەکانیشمانە ئەم جۆرە مۆسیقایانەمان هەڵبژار ئێستا لە لای من و لە لای زۆر کەس دیارە ئەمانە پۆلێن کراوە و جیا کراوەتەوە بەنووسراوە ینی بە نووسراویش نەبێت و بە چکە مەقامات
نووسینەکەی جار لەگەڵ جار فەرقەکە ئێستا من بینوسمەوە جارێتر لەوانەیە بە هەمان شێوەنەی نووسمەوەکو گۆرانی نییە جیاوازی هەرە بێ بەڵام گرنگەوەیە ئەنی کۆمەڵی کەس شارەزان لە ئیتر بە مۆسیقا ژەندن بێ یان بەوتن بێ بەڵام ڕەنگا و سەردەمانەیە لە ناو زۆر خەڵکە لە یەکی جا نەکاتەوە جاری هەبوو ئەیانوت قەتار و ئەڵاوەسی قەتار بۆ خۆی دەستگایەکە ئەڵاوەسیش بۆ خۆی دەستگایەکی جیاوازە اینجا ئەمانە هەر یەکە و ڕێچکە و کەسایەتی و شێوازی خۆی هەیە هەنی ڕەنگە ئەڵاوەسی لە هەمویان گەورەتر بێ کە هونەرمەندی گەورە پێش هەمویان ئەنی مەردان تۆماری کردووە ئەو مەقامی ئەڵاوەسیە لە سێ بەش پێکاتووە لە ناوچەی گەرمانەیە لە کەرکک پێڵێن لە سێ پەردە چۆن بڵێن لە ئێران پێوترێ بە سێ گۆشە لە سێ پەردە سێ بەشە دەستپێکی هەیە دوای ئەچێتە پەردەی دووەمەوە تۆزێ بەرزترە دوای پەردەی سێمی لە بەرزی و لە ئەوجیایە دوای تەسلیمی کاتەوە دوای وردە وردەدا ئابەزێتەوە دێتەوە دەستپێک دەستپێک بەڵێ شێوەکەشی بە شێوەزاری ماچۆ بە شێوەزاری ئەو ئەدەبیاتی کە مەلای جەباری و مەولەوی و شێوەی هەورامی و باجەڵانی دیارە لە ناوچەی گەرمیان زۆر لە ناوچەکان بەو تا ئەنفال وە و توێ ژیانە کرد بەڵێ ئێستا مامۆستا پێم خۆش ئەوە بە کەمانەکەش لێک گیان بکەیتەوە فەرموو دەستەکەت خۆش بێ ئەوەی ئەڵاوەیسی بوو با بچینە سەر خاوکەر خاوکەر دوو گۆشەیە بە دوایەکە دوو پارچەیە یەکەمیان پێڵێن قەتار دووەم پێوترێ خاوکەر بەڵێ قەتار و خاوکەر قەتار و خاوکەر یانێ بەیەکەوە بەڵێ بەڵێ تۆزێ جیاوازیشیان هەیە بەڵام تێ هەڵکێشن
ئەمەیان پێوترێ قەتار هەر ئەوەشە ئەبێتە خاوکەر هەر بە دوای ئەوە کە ئەو هونەرمەندە گۆرانی بێژە ئێڵێ ئەو مەقامێژە ئەوە قەتار و خاوکەر بوو بەڵێ خورشید یەکەی کامەیە خورشید دیارە دەستگای زۆر سەربەسترە بەڵێ لە چوارگای وڵاتی ئێران و بەڵێ. نزیکە ئەوەی خورشیدی ئای ئەلبەت مامۆستا لەبەر ئەوەی کە مەبەستم بوو کە ئەو قەتار و خاوکەر و خورشیدی و ئایە بیژەنی هەم جنابەت لە ناوچەی گەرمیانی هەم بینەرانی بەڕێزیە ئەو گەنجانەی کە دەستیان داوەتە مۆسیقاوە ئەیانەوێ مەقامەکان بناسن کامەیە قەتار کامی ئەڵاوەیسی یا مەقامەکانی تر بۆیە جنابەت لە ناوچەی گەرمیانی ئەوانە بە شارەزایی و وردبینێکی جوانەوەژین لەبەر ئەوەیە جایسە پێم خۆش بوو ئایەکەی ژیان ئەگەر پێت بکرێ بۆ بژەنی بەڵێ ئایا دیارە لە دەستگای شوورایە بڵێ ئەمە لێرە پێڵێن بەیاد بڵێ بەڵام لە ڕووی وتنەوە ئەو وردەکاریانەی کە لەگەڵ ئەوانەی ترا فەرقی هەیە ینی تایبەتمەندێکی ئێرەی پێوە دیارە بەڵێ وای
دەستەکەت خۆش بێ مامۆستای گیان سپاس بۆ تەماشا. پەنجەت نێشێ ئەو پەنجە کوردیە ئەو مەقامە کوردیانە شتێک کاتە بیرم بنکەی مەقامات لە کەرکووک دانراوە بەڵێ خوا پێشەوە ئاماژەیەک بە قەتار و خاوکەر بکەم. ئەفەرموو قەتار و خاوکەر وەکو مۆزیک وەکو ئێمە کە بیژەنین کورد دەرەچێت. بڵێ ینی داوای لێبوردن لە بینەرانەکەم ئەوەنەی زیاتر بە کەلام بە وتە زیاتر بەڵێ گۆرانی بێژەکەی کە ئێستا من نەمتوانی زۆر دوور و درێژی بکەم لە قەتار و خاوکەرە، بەڵام ڕەنگە لە ئای ئەو کێشەیە نەبێت لە ئەڵاویسی بە دوور و درێژی ئەتوانین ئەو هینە بچڕین و بیژەنین ئەو کێشەیەمان نەبێ. قەتار و خاوکەر خۆی بە تەبیعەت کورتە مامۆستا مردن لە ئەڵاوەیسیەکە جاروا بووە 12 دقە مەقامی وتوە ڕاستە فەرمووی کە تەواوی کردووە بڵێ بڵێ تێدەوە تەسلیمی جێکات بڕێکەس پێڵێ 4 بەشە با بینە سەر بنکەی مەقامات لە کەرکووک کەسێک لەوێ بیستمە کە بنکەی مەقاماتەیە و خولە کرێتەوە بۆ ئەوانەی کە خولیای مەقاماتن فێر من. بەڵێ دیارە لەوێ بنکەیەکەیە بە ناوی ناوەندی عەلی مەردانەوە هەر بە ناو هونەرمەندی گەورە عەلی مەردانەوە و شوێنە نراوە دروست کراوە. چەند کەسێکی پسپۆری لێە لە ڕووی وتنی مەقامات و شارەزایی لە بواری فێرکردنە. بەڵێ یەکێک لەو بەڕێزانە کاک یان مامۆستا میقداد عومەرە بڵێ زۆربەی مەقامە ڕۆژهەڵاتیەکان ئەو شارەزایەتە لە مەقامە کوردەکانی شارەزایە، بەڵام زیاتر لە مەقامە ڕۆژهەڵاتیەکان یعنی ئەوەی کە بە عەرەبی ئەوترێ بە تورکی و بە کوردی و شەرقیەکان شەرقیەکان بەگشتی. بڵێ کاک عومەر کوڕی هونەرمەندی خوا لێ خۆش بوو حەمەد درێژ ئەوان هەر بە ماڵە هەر لە مەقام بێژ بوون شارەزایان بووە ناوی عومەرە درێژە ئەو هونەرمەندە شەر شارەزای هەیە لەو بوارانەیە. ئیتر هەندێک جار خولەکەنەوە ینی من یەکێک لەوانە کە لە نزیکەوە ئاگادار بووم یا یەک دوو کەسێک هونەرمەندێکی بە ناوی ئەحمەد نەجیبەوە هونەرمەندێکی بەڕەگەز تورکمانە و زۆربەی مەقامەکان فێر بووە لە هونەرمەند کاک میقدادەوە دەستی گرتووە هەر لە ماڵیەوە لا هونەرمەندە ئافرەتەکانە ئاگام لە هونەرمەند چنار کەرکووکی هەیە کچێکی دەنگخۆشە ئافرەتێکی دەنگخۆشەوە لەم 2 ساڵی دوای هاتوۆتە ناو کاروانی هونەری کوردیەوە کۆمەڵی مەقام فێر بووە لە کاک میقدادەوە. هەندێک جار ئەمە لەگەڵ خۆمانە لە زۆر پرۆگرام و لە هەندێک فیستیڤاڵ و لە هەندێک شوێنە بەشداریەکە لەگەڵ گروپەکەی منە ینی لە نزیکە خۆم ئاگام لەیە کە ئەلەو ماوەی پێشووە مەقامی ئورفەی خوێن بەڵێ داواتی ئەنستودی کەلەپوری کورد بووین لەوێ کۆمەڵە شتیان بۆ تۆمار کرد من بە ئیشە مۆسیقایەکە و گروپەکە هەستا. مەقامی ئورفە کامەیە مامۆستا عەلی مەردانیش باسی کردووە. مەقامی ئورفە کوردیە هەر لە تورکیا شەرۆکو خۆمان ئەوترێت لە بەغدا شەروە جیاوازی زمانەکە هەیە هەندێک جار لەوانەیە ئەو وردەکاریەی کەوا لە گەروی مەقام بێژەکانە هەیە کورد بێ جیاوازیەکی تێئەکە من نەک من بڵێن هەمومان گوێمان لە ئورفەکەی هونەرمەندی گەورە حەسەن زیرەک بووە ئەویش وتوێتی کامەیە ئەوین حەسەن زیرەکە لە بیرت ماوە وەڵاهی بە مۆسیقا ئەگەر یەک تۆزێ فەرموو ڕەنگە دواتر شعرەکەشی بکەوێتە بیرم. بەس پێشێکەکەی هونەرمەند میرزادە ئەم هینەی بۆ لێداوە ئەم پارچە مۆسیقایە وابزان بە دوای گۆرانی هینەڵێ ئەو مریەمەی چاوی جوانە. شتێکی ئاوهایە
ئەوە زۆربەی هونەرمەندانی خۆمان شارەزایان لە ئورفە هەیە بەڵێ زۆر مەقامی تریشانی هەر لەوێ بۆ نمونە مەقامی سەبا یان مەقامی ڕاست یا جۆرەکانی مەقامی بەیاد ئاگام لەوێ هەر لە بنکەی یان لە ناوەندی عەلی مەردانە کاک میقداد عومەر زۆر لەو هونەرمەندانی فێر کردووە ئێمە زیاتر ئاماژەمان بە ئورفە کرد بەڵام ڕەنگە زیاتر لە 12 مەقام بەڵێ وایە ئەوەش دواتر بزان کە بیرێکی لێکەینەوە نایتۆ بیرم بەڕاستی نایتۆ ئێمە بە شیعر زیاتر لەوانەیە ئەو مەقامە بێتەوە بیرمان ئەوەی نایتەوە بیرم کامەیە شعرەکەی ئەو مەقامە لە سلێمانی نیمانە یا لە هەولێر لە شوێنەکانی تر نەمبیستووە بەڵام خۆزگە لە سلێمانی شەبایە کە پێتەختی ڕۆشنبیریە جنابەت کە لە سلێمانی ئەژی و مامۆستانوەر قەرەداغی تەمەند درێژ بێ ئێوە کاکناسیری ڕەزازیژی لێرەیە ماڵێکی وا دروست کرابایە مەسەلەن جنابەت و مامۆستانوەر قەرەداغی و کاکناسیری ڕەزازی کە ڕەنگە کەسانی تر شارەزای مەقام بن هەن ئەوە خول بکەنەوە زیاتر لە ڕووی توێری و لە ڕووی قسەکردن لەسەر مەقامەوە دەربڕینەکەشمان بە ئامێرەکانمان بێ بە شیکردنەوە و شیکاری لە ڕووی توێری و نۆتەی ئەو مەقامانەوە قسەی لەسەرەکەین چکە ئێمە بڵێن مەقام و پێش و دەستگاکان بە لە ڕووی توێریەوە سنوورەکەی ڕەنگە ئەم شێوە دیراستکردنەی کە ئێمە لەسەری قسەکەین و ئەیزانین لە وڵاتی ئێران جیاواز بێ ئەوان بە جۆرێتر شی بکەنەوە بەڵێ ینی دوو جۆر قسەکردن و توێری دەستگا مەقامەکانمان هەیە هەڵ فەرسەکان هەیەە بۆ خۆیان لە تاران لە شارەکانی تر هەیەە ئەو کۆمەڵە گەنجانە کە ئەچن فێری مەقامە فارسیەکانە بن و ڕەدیفە فارسیەکانە بن بەڵام ئمە لە کوردیان نیمانە ئەو خولی مەقاماتی مامۆستا عەلی مەردانە هەیە لەوێ ئەگەر لە شارەکانیش دژوایە زۆر باش بوو کە هەتا کۆمەڵێک هونەرمەندی وەک جنابەتەوەوانە شارەزاییان لە بنەمای مەقاماتی کوردی هەیە ئەوانە بێڵێنەوە گەنجان فێری مەقاموتن بن مامۆستا وەڵای من پێشنیارێکم هەر لەسەرەوە هەیە خۆزگە یان لە زۆر شوێن ئەو شتانە هەر چەند جارێک دووبارەشمان کردوتەوە ئێمە لە هەموو شارەکانە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەیە بەڕێوەبەرایەتێکی گەورەی و گشتیە و ڕەنگە زیاتر لە 12 بەڕێوەبەرایەتی بچووک سەر بەو بەڕێوەبەرێتێک گەورە لقەکانی بەڕێوەبەرەتی مۆزیک شانۆ سینەما شێوەکاری کەلەپور هی مناڵان یەکێک لەو بەڕێوەبەراتیانە بچکۆلانە با بۆ فێربوونی مەقامات گۆرانیش بڵێ ئەرەوەڵا یان پەیمانگایەک لە هەموو وڵاتێک پەیمانگایەک یان دانیشگایەک هەرچیەک بێ بە گرنگەوەی 4-5 ساڵێک دیراسەتی مۆسیقای کوردی و دەستگا مەقامەکانی تیا بکرد لە بەغایە چەندها ساڵ هەر هەیە وابزانام لە تارانیشە هەر هەیە ڕەنگە لە شام و لە وڵاتی تورکیا شەر هەبێت بێگومان هەیە ینی ئێمە بەس نازانین لە کێوە لە کام شار هیوادارم بێژمان بێت لە شارەکانی تری کوردستان و خەڵک خولیانەوە مۆستا کاتمان بەدەستەوە نەماوە پرسیارەکانی زۆر پرسیارمان ماوە قسە بکەین جنابەت ئەندامی کارایی ئۆرکسترای سلێمانیت ئەگەر کورتێک باسی لەوەیش بکەی پێم خۆشە بۆ بینێرانی بەڕێز کە بەرهەمەکانی جنابەت و ئەو کارانێکە کردوەوە ئاوازدانەوە ئەوانەی تر لێگەڕین تازە بەڵام باسێک لەسەر ئەوە بکەیت و ئەگەر خێرەش ئاماژێک بە ئاواز و بەرهەمەکان بکەی و کێشە نییە. بەڵێ ئۆرکسترای سلێمان لە ساڵی 2002 دروست بۆ دامەزراوە لەگەڵ دامەزرانیا من ئەندام بوومەوە کوژدەنیارێک بە ئامێرەکەی خۆم تا ئێستش هەر بەردەوامین لەم ڕۆژانە کۆنسێرتێک ئەنجامەدەین سەرقاڵی پرۆڤەکردن بۆ ئەو کۆنسێرتە ئیتر لە کۆمەڵە ژەنیاری باش پێک هاتووە ئۆرکستراش هەموو وڵاتێک یا هەموو شارێکی گەورەی ڕۆشنبیری و ئەو خاوەن کەلتور بێ ئەبێ ئۆرکسترایەتیا کە هونەرمەندی باش و بەتوانای لەو ئامێرانەیە هەبێت لە وێڵۆن و چەلۆ و ئامێرە هەوایەکان بەگشتیەوەی کە لە ئۆرکسترا هەیە ئەمە وەکو چۆن هەر شارە و هەر وڵاتێک پێویستی بە تیپێکی وەرزشی و تۆپێنەوە شتانەکە ئەبینین لە هەموو شوێنێکەیە ئۆرکستراش ناسنامەیەکە لە ڕووی کەلتوری و ئەکادیمی مۆسیقای ئەو شوێنە زەرورە دیارە خۆشبەختانەوە 12 ساڵێکە لە سلێمانی دروست بۆ منیش جێی فەخر و شانازیە بۆ من کە لەوێ
ئەندامم لەو گروپە کۆنسرتیشمان بۆ زۆر لە هونەرمەندی بەتوانا کردووە بێ لەوەی کە ئەسڵەن ئەمە کاری مۆسیقای شاکاری جیهانی گەورە لەو شوێنانە ئەنجامەدرێ لە ئیشی بتۆڤن و مۆزارت و زۆربەی ئەو دانەرە جیهانیانە بەو شێوە زانستیانە بەڵام لەگەڵ ئەوەشا هەندێک ئیشی کوردەواریش کراوە لەلایەن هونەرمەندانی کوردەوە بەو شێوەیە مۆزیکیان نووسیوەتەوە لە 2006 کۆنسرتێک گەورەمان ئەنجامدا بۆ هونەرمەندی گەورە عەدنان کەریم لە ماوانەی پێشووە کۆنسرتێکمان بۆ یادی ئەنفال نەبوو بەڵام کارەکە بۆ ئەنفال بوو شعرەکەی مامۆستا شێرکۆ بێکەس بوو خەڵاتی مەرگەستات کە لەسەر ئەنفالە کاغەمگین فەرەج بە شێوەی ئۆرکسترایی ئاوازی بۆ داناو نووسیوە ئەمە بەڕاستی ئیشوکاری جوان بوون دیارە زۆر ئیشی تریش کە ئیستا ڕەنگە زۆربەیانمان نەخەیاڵ نەبیانی لە ساڵێکە چەند ئیشێکمان کردووە لەبارەی ئیشی تریشە من وەڵا لەگەڵ زۆر گروپی ترا ئیشم کردووە لەگەڵ تیپی سلێمانی چەند جارێکیشم کردووە بۆ شاری سنە سەفەرێک چوون لەوێ نمایشێکی جوانمان کرد لەگەڵ هونەرمەند کەریم کابان و حەمە ڕۆڤکەرکوچی و عەبدولقادر حەسەن و لە جێی خۆشحاڵی دانیشتوان و ئامادە بۆوان بوو لەوێ لە ماوەی 4 ڕۆژ بزانام لەسەر یەک نمایشمان کرد من خۆم بێ لەوە لە ساڵی 92 لە پاش ڕاپەڕینە گەورە مەزنەکەی گەلی کوردستان لێرە ئێمە وەکو کۆمەڵی هونەرمەندی شاری کەرکووک کە ئیتر لێرە نیشتە جێبووین لەو ساڵانە لەگەڵ کاک حەمە ڕۆڤکەرکوچی و لالۆ ڕەنجدەر و برای عەزیزم دلێر حوسێن و کۆمەڵێ هونەرمەندی تر تیپی مۆزیکی کەرکووکمان دامەزران دیسانۆ من لەم 5 ساڵە و تیپەم زنوو کردەوە ئێستا بەڵێ کۆمەڵی بەرهەمانە یەکێک لەو بەرهەمانە بۆ کەناڵی ئاسمانی کەرکووک من خۆم بەرهەمم هێنا سروودێکە بۆ کەرکووک ڕەنگە کۆمەڵێ بەرهەمی تریشم بۆ کۆمەڵی هونەرمەند ئاواز و شتانە دروست کرد بێت لەم ماوانە کلیپە کرێ یعنی لە شاری کەرکووک ئیشمان کردووە لە ساڵێکا 2-3 جار لە دوای نەورۆزی ساڵی پار 2013 کۆنسرتێکمان بۆ هونەرمەند تاراجاف کرد بە خۆی و هارپەکەیەوە لە وڵاتی بەریتانیا تەشریفی هێنایە بۆ ئێرەیتر ئێمە ئەو کۆنسرتێکمان ئەنجامدا لەژێر ناونیشانی لە هەڵەبجەوە بۆ کەرکووک خەڵکی زۆر لێ ئامادە بوو جێی خۆشحاڵی ئامادە بووان بوویتر وڵا زۆر شتی ترچکە ئێمە بە بەردەوامی لە ناو کاری هونەریین کارچالێکی زۆر کراوە و هەمووی پێڕ ناگەین باسی مناڵانیش زۆر کردووە هەشتنۆ گۆرانەیەکم کردووە دە گۆرانەیەک ئاواز دوشتم ئەنجام داوە هەنێکی بۆ مناڵەکانی خۆم تۆمارمان کردو لێ ئەدرا ساڵان لە وەڵاوە جێگەی دەستخۆشیە و هیوادارم زیاتر لە بوارەی مناڵانیش خزمەت بکرێت دیارە هونەرمەندان تا کۆترا کاریان کردووە و جێگەی دەستخۆشیە مامۆستا کاتەکەمان نەماوە شتێکی تایبەتیت هەیە بۆ بینەرانی بەڕێز باسی بکەی کە من ئاماژەم بە زۆر شت نەکرەوە بەڵام تایبەتی بێ و دوجار بە پارچە مۆزیکێک دینە کۆتایی بەرنامەکە وەڵای من داواکاریم لە بینەران و لە خەڵکی کوردەواری خۆمان بەگشتی هەر مناڵێک هەر کەسێک کە بەهرەیەکی هونەری تیا ئەبێ یارمەتی بدرێ ئەنی ئەو بەهرەی تیا نەکوژرێ هەوڵ بدەین ئەو کەسانی کە بەهرەمەندن مەجالیان بۆ بڕەخسێ لە زۆر شوێن پەیمانگای هونەرە جوانەکان کراوەتەوە زیاتر بایەخی پێ بدرێ لە هەندێک شوێن بەڕاستی پەیمانگاکان بەس شکڵە بەس قەوارەیە ینی ئەوە نییە هونەرمەند پێ بگەێنێ ئەمانە چاکرێ کۆلێجەکان مەجای زیاتر هەبێ بۆی خەڵک بتوانێت دیراست و ئێستا من بەم وەزع ناخۆشە بۆ زروفە ناخۆشە ئەچم لە بەغدا ئەوە 4 ساڵە بۆ خوێندنی کۆلێج لە بەشی مۆسیقا بەڕاستی زۆر زەحمەتە بۆ من خۆ مەزانم چۆن ئەم وەختە بەسەرە بەم ڕێگە ناخۆشەی ئەوێ ئەگەر لە کوردستان ئەمانە گەشەی پێ بدرێ سێری تەمەن نەکەن و خەڵک بواری پێ بدرێ بخوێن ینی من ئەو داواکاریانم هەیە کە بێتە دینسان هیوادارم کە لە زانکۆکانی کوردستان ئەوەی نەبێتە پێوەرکە کێ بە تەمەنە و کێ تەمەنی کەمە هەموو تەمەنێک ئێستا لە دنیا وایە کابرا بە 80 ساڵ وەڕواتە زانکۆ دەرسە خوێنێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ مامۆستا چالاک بە پەنجە ڕەنگینەکەەوە بە کەمانەکەی مامۆستا چالاک پارچە مۆزیک پێشکەشتان نەکەین تا بەرنامێکی ترۆ بەسەرکردنەوەیکی تر هەر شاد و سەرکەوتوو بن.